لە دوای اتفاقی ویشتی و پارتی سەبارەت بە دانانی پارێزگا ئەو ڕێکارانەی کە گیراوەتە بێت تاکو ئێستا ئەوەی کۆبنەوەیکی یەکێتی و پارتی ئەنجام درراوە هەردوو وەفدی هەردوو حزبەکە وەرەقەیشی عمل مفاوەزاتیان ئامادە کردووە بۆ ئەوەی ڕۆژی پێنجشەممە لەگەڵ پێکاتەکان دانیشن لەگەڵ پێکاتەکان بە ڕعایەتی ئەوروپای متحیدە دانیشن ئەوەی پێکاتەکان کە دانیشن لەگەڵ سەبارەت زیاتر بە وەزعی ئەمنیەکەیە لەبەرەوەی هاوشانی ئەم ڕێکەوتنیشتی پارتی فۆزاتێکی درودرێژی ماراسۆنی هەیە لە بینی پێکاتەکانە بە ڕعایەتی ئەوروپای متحیدە و ئەم اتفاقیشتی پارتیش هاوشانی ئەوەیە و تاواکەری ئەو فۆزاتەیە ئومێدمان وایە لەم هەفتەی ئایندا جارێکیکەش پێکاتەکان کۆب بێتەوە ئەوە کورد لەگەڵ پێکاتەکانە وەرەقەی عملی خۆی تەرحکا بۆی تەقاسمی سوڵتە بکرێت لە شارەکەیە و پارێزگاریشی کورددا بدرێت ئەمەش پەیوەستە بە سەقفێکی زەمەنیەوە سەقفە زەمەنیەکەش ئەوەیە یەکەم جار لەگەڵ پێکاتەکان دانیشن کۆبینەوە بۆی بکەین ڕێکەوتن ئەگەر گەیشتن ڕێکەوتن ئەو خۆشبەختانە بە ئاسانی لە ڕێگای مەسی محافەزە و لیستی ویلایەتی ئەتوانێت کاندیدەکەی خۆی تەرحکات و بۆی بکرێتە محافەز ئەگەر ئەمە ڕووی نەدا خوا نەخواستە ئەو کاتە کورد ناچارە پەنابەر برێتە بەر زۆرینە و کەبینینە و جمهوری محافەزە و کاتە لەسی بەرەتی بە حکمی ئەوەی کە زۆرینەیە ئەتوانێت پارێزگارەکە دابرێت لە ڕاستی ئاستەنگەکان ئەوەیە جارێ دەبێت ئەوەی خۆشبەختانە ئاستەنجێکە ویسا و ئاستەنگە نەماوە مەسەلەی کورد خۆی بووە کورد گەیشتە ئەوەی کە خۆیان پێکەوە ڕێکەوە نێچێتی و پارتی ئەمە مەسەلەی هێزگارگەنگە و چکە کورد دەبێت خۆی ماڵی خۆی ڕێکخاتەوە بەبێ ڕێخستنەوەی ماڵی کورد ئەستەمە لە کەرکووک هیچ جۆرە سیاسەتێک سەرکەوێ بە تایبەتی کورد بتوانێت ئەو دەستکەوتانی کە لە دەستی داوە بیگەڕێنەوە بەبێ یەک ریزی ماڵی کورد ئەمە هەنگاوی یەکەم ئەم هەنگاوە خۆشبەختانە اتفاقی لەسەر کراوە و کۆبنەوەشی لەسەر کراوە هەنگاوەکە عملیەکانیشان دەستنیشان کردووە ئەوەی کە ماوەتەوە بەڕاستی مۆزوعی پێکاتەکان بە حکمی ئەوەی کە ئێستا هەلومەرجەکە هەندێک لە بەرژەوەندی ئەو پێکاتانەیە بە تایبەتی دۆخی ئەمنی و مەلەفی ئەمنی و مەلەفی ئیداری زیاتر ئەوان ئاستەنگ دروست دەکەن بۆ ئەوەی ئەم دۆخە بەردەوام بێت تا کۆمانگەیتە انتخاباتی مەسی محافەزە بەڵام ئێمە هەوڵدین ئەو هینە بکەین ئەو فۆزاتیان لەگەڵا بکەین تەقاسمی سوڵدە جارێککە بکەینەوە لەبەر بەربەمنای اتفاقی 2011 چکە لە 2011 اتفاقێکمان کردو اتفاقیە ئەوەی کە پارێزگار بۆ کورد بێت جێگری محافظ بۆ عەرەب بێت و ڕئیسی مەسی محافظ بۆ تورکمان بێت ئەمە لەسەر ئەم بەرنامەیە ئێمە ئەکەینە مفۆزات لەگەڵ پێکاتەکانە ئەگەر ڕازی بوون ئەوە شتێکی زۆر باشە ئەوەی هەمومان پێمان دڵخۆشە بین ئەگەر ناڕازی بوون پەنابێنە بەر زۆرینە و کەمینە و مەجلیس لە ڕاستیە بەشداریکردنی کورد بەشداریکردنی کورد بۆ انتخابات هەچەندە انتخاباتەکە خۆی ئەو یاسایی کە دوێنێ ئەم چەند ڕۆژ ڕابردوو تێپەڕنراوە زۆر لە بەرژەوەندی کورد نییە باش نییە پێمان باشە پێش انتخابات پارێزگاریشی کوردانی ئەگەر پێش ئەوە نەکەین بەڕاستی کارەساتێکە گەورەیە بە حکمی ئەوەی کە یاساکەش زۆر لە بەرژەوەندی کورد نییە ئەو کاتە ئێمە لەوانێت تووشی زەرریشی گەورە بین بەڵام هەنگاوێکی باشە هەنگاوێکی ئیجابیە بۆ سەرەتاییە بۆ ئاسایکردنی دۆخی شارەکەوی بە دانانی پارێزگاریشی کورد لە شارەکەیە